لەلایەن نەخۆشخانەی سیدەکان ئاگادارکرانەوە بەبوونی تەرمی هاوڵاتیەکی بە ئەسڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دوای گەشتنی لێکۆڵینەوەی پۆلیس بۆمان دەرکەوت کە هاوڵاتیەکە بە ناوی مەیسەم کەریم عەلیە تەمەنی 27 ساڵە کە ئەمڕۆ لە کاتی کۆڵبەری کە بە مەبەستی کۆڵبەری هاتوبوونە سەر سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن پازاڕانی ئێرانەوە تەقەی لێکرا بوو سەرەتا بە سەختی زەمدار ببوو دوای گەیشتنی بۆ نەخۆشخانەی سیدەکان لەوەی گیانی لەدەستدا تەرمی ناوبرا و ڕەوانەی پزیشکی دادی سۆران کراوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێ کردووە بەپێی وتەی ئەوانەی کە لەگەڵ بوون کە یەکێک لەوانەیە کە لەگەڵی بووە برای بوو ماوەیەکی زۆرە ئەوان بە مەبەستی بژێوی ژیانیان کاری کۆڵبەری دەکەن لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دیارە ئەمڕۆ کە لە کاتێک کە ویستە بوویان بار بە شێوەی کۆڵبەری بگوازنەوە بۆ ڕۆژهەڵات لەلایەن پازاڕانەوە تەقەی لێکراوە و ئەوەیان زەمدار بووە و ئەوانی دیکەش گشتیان ڕێیان کردووە بۆ سنووری باشووری کوردستان ڕووداوەکە ئەوەیە ئەو برادرانە کۆڵبەرن لەسەر سنوورەکان کە کۆڵبەری دێن و دەچن لەوێش کە هاتوونە خاچی باشووری کوردستان دیارە جەماعەتێک کۆڵبەرن 50-60 کەس بوونەوە و سپای پاسداران کە وەشی ئاگادارین سپای پاسداران لەسەر سنوورەکان پایگای داناوە چون بەفر بوو تا ئێستا ڕێ نەبووە ئێستاش کە هاتوونە ڕێوشتیان خەیان کردنەوە پایگان داناوە کە دیارە زانیاریان بۆ کە جەماعەتی کۆڵبەر داخاچی باشووری کوردستان دانا ئیدی هەوان تقریبا مەسافەی 10 کیلومتر بە پیان هاتوونە خوارێ بە پیادە هاتنە خوارێ و دیارەوە بەسەر و جەماعەتی داکەوتونەوە و نێویان کەوتون ناحیەی سیدەکان وەک وتمان ناوچەیەکی سنووریە بۆی ئەو سنوورانە ناتوانن بە شێوەیەکی ئاسایی خەڵک وەکو ناوچەکانی تر لێرە تێیدا بژیت بەهۆی بوونی پایگەکانی ئێران و هەروە بوونی قەرەقۆڵەکانی تورکەش لە ئێستادا ئەمە شواکەدە کە ناوچەیەکی ئارام نەبی خەڵک ناتوانانی بە ئاسانی ژیان لەم ناوچەیەدا بکات یاخود وەکو لە وەرگا وەکو کوێستان بەکاری بهێنن